یارە ئەوساڵ ڕزەکەمان نەخۆی بەزار باشتر لە پار دۆکەی لەلا بوو ئەو ساڵ زۆرمان ئەو ڕزار شاندووە وەڵا بەگشتی ئەو ساڵ هەیە 30 تەن 50 تەن بۆیە بۆ 100 دڵار بێگەڵاس ئێستا لە بازاری قەڵاسێک کابرا ترێ پێی بێگەڵاسش نییە دەڵێ وەرە بۆ تێ بێگەڵاسێ بە ناوی گوندیمەوە دەفرۆشێ بەڕاستی تێمە جوانە ئەرێ وەڵا ئەو تێ زیاتر لە خەڵک مە بۆ بازاری دەبین بەقاڵەکانی دەکردن و هەروە خەڵکیش دەکرێ و ترێی هەربگەینە بازاری قەڵاسێ و ترێ ڕناوەستی هەر بەخۆی خۆفرۆشە ترێمە ئیگوندیمە وەڵا هەیە دەکەین مەمێوش ئێستا ئەوەی جوانەکە بێ لە سنووقی دەکەین ئەوەیشەوە لە مشتاقی هەڵی دەکەم دەبێ بەمێوش هەیە دەکەین بە شەربەتیش بەستا ساڵ لەمە پار لەو ترێی تقریبا 50 هەفتا دەبەمان شەربەت دەکەیت بۆ شەربەتی مێوش بەڵام مەزانە بەکارمانهێنا زۆر استیفادەمان لێ کرد ضایامەکە و خەنینەکەینی گاهێن نایەمەک و مەزەی شەرایابی ڕزەکەمان دێمەکارن لە نزیکەی 15 تا 15 سێوانە خەریکی ڕزبڕینە هەندێک ڕز هەیە بە گاج و دەشێڵێرە هەندێکیش هەیە بە هەرەوە زایان شێڵین ڕزەکەمان دێمەکارن تری دێمەکاریش خۆشتە و بەحەقەت ترێ گوندی بێگەڵاسیش لە منتیقەکەی بەناوبانگە ئەوەڵی مانجینۆ ترێکەمان پێدەگات دەست دەکەین بە چنینی هەندێکی هەیە دیکە بە مێوش هەندێکیش هەیە بە ترێ دەیفرۆشێ بەحەقەت بەرازیش لێرە زەڕێکی زۆرمان پێدەدا ساڵانە هەرچەند ناوێرین ڕاویشیانکەین لەبەر پۆلیسی دارستان بەعاقەت جیاوازی تری بەراو لەگەڵ تری پشتا و تری بەراو ئەو تامەی نییە وەکو پشتا و چاکێک ڕاش نابێ بۆ شێوەیە وەکو تری پشتا و تری بێگەڵاسیش قەزەی بەناوبانگەکەی دەکەوێتە خاکەکەی و بڕینەکەشی تەفیری هەیە چۆن بۆ کێڵان و بۆ بڕینەکەی هەرەوەز دەکەین بۆ چنینەکەش هەمان شێوە ساڵانە هەرەوەزی دەکەین بۆ چنینەکەی وەکو چۆن دەیکێڵین بە هەرەوەس یا بە بڕین بۆ چنینەکەشی بە هەمان شێوە بە هەرەوەزی دێین ئەو قزمانە ترێەکەی لێ دەکەنەوە هەمووی هێندێکیان دەیکێشنەوە بۆم دێنن ئەمی جوانەکەی لێ جیا دەکەمەوە و خراپەکەش دەکەین بە مێوش وەڵای جامە بەس لە بازاڕی دەیفرۆشین دا کابرایە بۆ هەولێرێ دەبا بۆ سلێمانەی دەبا بۆ چەمچەماڵی دەبا بۆ شوێنانەی دەبن